بەهۆی کەمی بارانبارینەوە مەترسی وشکە ساڵی لەسەر هەرێمی کوردستان هەیە و لەم ساڵدا کە 105 ڕۆژ بەسەر مەوسمی بارانباریندا تێپەڕ بووە تەنها 76 ملیم باران باریوە بەمەش بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە 150 کەمی کردووە. بەڕێوەبەری گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمیش دەڵێت کەمی بارینی باران پەیوەندی بە دیاردەی گەرمبوونی گۆی زەویەوە هەیە و هەرێمیش وەکو ناوچەکانی دیکەی جیهان بەدەر نییە لە کاریگەریەکانی. کۆمەڵێک جۆری وشکە ساڵیمان هەیە هەم لە وشکە ساڵی کەش و هەوا وشکە ساڵی هایدرۆلۆزی وشکە ساڵی کشتتوڵیش بەڵام تەوەری سەرەکی کە کۆیان دەکاتەوە کەمی بارانبارینە بێگومان بارانبارینی ئەم ساڵ دوو خاصیەتی تێدا بوو یەکیشیان ئەوەیەکەوە لە سەرەتا دواکەوتە لە کۆتای مانجی 11 بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. دووەمیشیان ئەوەیەکەوە ڕێژەی بارانبارینەکە ئەگەر بەراوردی بکەین بە پارساڵ تاکو ئێستا لە سەروی 150 کەمتر باریوە لە پارساڵ ئەمەش دڵخۆشکەر نییە. گۆڕانی کەشەوە کاری کردو سەر ناوچەکانی سەرگۆی زەوی بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە کە خۆی دەبینێتەوە لە هاوین وەرزێکی گەرم دەبێت کەواتە هەم لە شێوەی ستاندەری خۆی نەبێتن لە زستانیش دەبینین گۆڕانی کەشەوە وای کردو هەم ڕێژەی بارانبارین کەم بۆتەوە هەم زستانی ساڵانی پێشووی خۆمان نابینینەوەکەوە زستانی سارد بێتن. بەڕێوەبەری گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێم دەژڵێت بە پێی پێشبینیەکانیان شەپۆلێکی بەفر و بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و پێدەچێت ماوەی 48 کاتژمێر بخایەنێت. بەجێرە و نەخشانەی کەشەوە کە لە بەردەستدان پێشبینی دەکرێت لە بەیانی واتە ڕۆژ پێنجشەممە ناسەقام گیرێک لە ڕۆژی کەشەوەهای هەرێمی کوردستان خۆی بەدەر بخاتن ئەمیش کاریگەری نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست دەبێت لەسەر ناوچەکە کە وا دەکاتن لەگەڵ هاتنی ئەم نزمە پاڵەپەستۆیە شەپۆلێکی بارانبارین کە بۆ بەیانی بە شێوەیەک چڕپچڕ دەبێتن لەسەر ناوچەکان ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکاتن کە ئەمەش دەتوانین بڵێن ئەم دادەنرێتن بە یەکەم بارستە هەوای سارد و شەپۆلی بارانبارین کە ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە بە شێوەیەکی سەرتاسەری کە بڕێکی باش بارانی پێبێتن. جگەلەوەی پێنجشەممەکەوە بارانبارین پێشبین دەکرێت بە هەمان شێوەش لە ناوچە شاخاویەکان بارینی بەفربارینیشمان دەبێتن و خێرایی باش زیاد دەکە لە سەرەتا بەهۆی هاتنی ئەم بارستە هەوا ساردەکەوە لە بەشی ڕۆژ ئاوای هەرێمی کوردستان. ئەگەر لەم چەند مانگەی وەرزی بارانبارین کەماوە ڕێژەیەکی بەرچاو باران نەبارێت کە قەرەبووی ماوەی ڕابردووش بکاتەوە ئەوە ئەم ساڵی هەرێم وشکە ساڵی دەبێت و ئەوەش مەترسی زیاتر لەسەر کشتتوکاڵ و ژیانی هاوڵاتیان بەگشتی دروست دەکات. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.